تۆڵەی ئەتاتورک لە تەرمی شێخ سەعیدی پیران کاتێک سێدارە توینوێتی ڕقی نەشکات لە بەرەبەیانێکی ساردی ساڵی 1925 لە گۆڕەپانی ناوەڕاستی شاری ئامەد قەنارەیەک ڕۆحی پیرێکی ڕیشسپی و 47 هاوڕێی کێشە شێخ سەعیدی پیران ئەو سەرکردەیەی ترسی خستبووە ناو کۆشکەکەی ئەتاتورک لە ئەنقەرە تەنها جەستەی لە سێدارە نەدرا بەڵکو بە پێی جێڕانەوەکانی موسا عنتەر نووسەری دیاری کورد لە تورکیا پلانێکی ورتر بۆ تۆڵەسەندنەوە لە تەرمەکەشی داڕێژرا بوو شێخ سەعید تەنها وەک نێارێکی سیاسی نەدەبیندرا بەڵکو ئەو نوێنەرایەتی ڕەوتی ئاینی و نەتەوەیی دەکرد بە توندی دژی ڕێبازە ئەڵمانیەکەی مستەفا کەمال ئەتاتورک بوو دەوترێ شێخ سەعید لە وتارەکانیدا ئەتاتورکی بە کەسێکی ئارەخۆر و بێباوەڕ ناو بردووە ئەم ناوزەندکردنە بۆ ئەتاتورک برینێکی قوڵ بوو کە تەنها بە سێدارە ساڕێژ نەدەبوو موسا عنتەر لە بیرەوەریەکانیدا پەردا لەسەر ڕاستیەکی مۆتەکە ئامێزلا دەبات ئەو دەژێڕێتەوە کە دوای لە سێدارەدانی شێخ ئەتاتورک فەرمانی داوە شوێنی ناشتنی شێخ و هاوڕێکانی بکرێتە ناوەندێک بۆ بەرهەمهێنان و کۆگاکردنی مەی بۆ ئەم مەبەستەش دەسەڵاتدارانی ئەو کاتە لەسەر ئەو پارچە زەویەی گۆڕا بە کۆمەڵەکەی لێبوو کۆگایەکی گەورەیان بۆ دامەزراوەی تەکەل کە دامەزراوەیەکی حکومی بۆ مەی و تووتم بوو دروست کرد مەبەست لەم کارەی ئەتاتورک وەک موسا عنتەر دەجێڕێتەوە تۆڵەیەکی سمبولی بوو بۆ ئەوەی پیاوێک کە هەموو تەمەنی دژی مەی و لادانی بووە ئێستا لەژێر گۆڕێکدا بێت کە لێوەی مەی و بۆنی عارەق بەسەر گۆڕەکەی دابڕژێت ئەمە هەوڵێک بوو بۆ شکاندنی شکۆی ئەبەدی پیاوێک کە لە ژیانیدا سەری بۆ کەسدانەوەن سەرەڕای ئەم جێڕانەوەی موسا عنتەر تاوکو ئەمڕۆ شوێنی وردی گۆڕی شێخ سەعید وەک نهێنیەکی دەوڵەت ئاشکرا نەکراوە چیرۆکەکە نیشاندانی ئەو ڕقە مێژوویەیە کە ویستی بە مەی وەڵامی ئیمان بداتەوە بەڵام وەک موسا عنتەر ئاماژەی پێدەدات مێژوو بە بۆنی عارەق ناسڕێتەوە و یادی شێخ لە دڵینەوەکانیدا وەک پیرێکی پیرۆزمایەوە و ئەتاتورک بەم کارە ئازنزمەی نەیتوانی لە بەرزی شێخ سەعیدی لە دڵی کوردان کەم بکاتەوە.